خواجان خوايا بقلبان خوايا لحمك ما بيبكي لحم خواجان خوايا بقلبان خواجان مامۆسا مامۆسا چۆنی؟ باشی ڕۆڵە مامۆساوە بۆ لێ هاتووە؟ ڕۆڵە نەخۆش بووم پارە نەبوو جەڵدە لێیام جەڵدە لێیایی بەڵێ دەوەرەوە مامۆسایە پارەی پێ نەبێ عیلاجی خۆی بکە ئاخ دنیا چیە مامۆساڵی نامناسیتەوە ناوەڵا ڕۆڵە تۆ چی؟ بێ بەڵابی مامۆسادە تۆ جوان سێرم کە ئایی دەی بەخوا نازانم ئەوە نەبوو بە تەکسیەک تۆم هەڵگرت ئەوە نەبوو سیارەکەم پەکی کەوت ئاها سیارە شکاوەکە مەڵێ شکاوەکە خوا کوردەکە ئەسازانی ئەو تەکسیە چەند مبارەکە هەرچیە زیارەت یەکات سیاری شکاو مبارەکی چییە؟ ئەها ئێستا چیم پێیە ئەمە بە چی؟ ئەی مامۆسا تۆ خۆ بە منە نەوت دنیا دەوران دەورانە ڕۆژێ لە عەرز و ڕۆژێ لە ئاسمانە ئەو سیارە شڕم ئێستا بووە پیرۆزترین سیارە فڕانمی بۆ ئاسمان ئیش نەبوو مامۆسا خوا حافیزێ بێ ڕۆڵە قوڕ بەسەر من دوای 40-50 ساڵ خزمەت مامۆستایە بە جەڵدە خەریکە ڕۆحی دەرەچێ پارەی عیلاجی پێ نییە چێی کاو چێی خوا